لا اله الا الله چییە دیسان کاکە چییە دیسان وەزدای زلمەدەی ويزي تشدم كاتم يزي كلك والله ساعتي بزاني حيوان هذا بقرآن كل دافش لدو مدانا بقرآن هذا ما ندرك ئەزانم وەستا بێم سۆراغێکی ئەو کوڕە بکەم بزانەوە کێ ئەو خەونە و بەزم ڕزمەی دروست کردووە ودي تاندس كل كاكا نبغى خونا يها كل مش خونا نبغى فري بوم كل كاتم لتلو لك خونا ئەوان باوەڕیان کردووە بێ بڕۆم بزانم سۆراغێکی ئەو مۆزوع بکەم اي زقم بيد دوستي معاناة هردوك مان وشيكا هردوك مان ستانا للجوريا مام نەبوویتە سبكم اسا دروي هر دروي وەڵا بس زوبر وكاكا زۆر سو دێمەوە كل بقرآن وصل ساعتي بزاني حيوان مسلمان دبا نانە بێخەم بە هەر تەواوەکەم دێمەوە بارت فيها پێمە دروي لك نيتر پێمە وەڵا پێمە ولا غاز معكي پێمە وەستا لا تمي نامەوێ ولا النهبي قسلقت منكي باش بەسە لا ها وتسندو نازم تندها بزانا وسطو فنزات تندها قال له خوبي برودي ان شاء الله عشقك كما سردك بي بهمتي اخوان ده برودي فريد انت صالاك تستا کاکە ستارجان 4 تۆپە تەواو لۆ دەنێرە بە سەد چاو السلام عليكم شاگردەکەت بنێرە و بە سەد چاو خوداحافظ سەد چاو كاك سعدي كوي کاکە بەخێراتی كور اتكو بوغاني نقول لنا او قماش کورە کوڕم وەکو سابەتی خۆمە وي سعدی کوی کورە کوڕم هەتی کەس وها دانیشتیە کورە بڕۆ کورسێ بینە بڕۆ برو بينا برو راي بينا براد هەر گەورە دەبێتن بێعەقڵتر ايه دەبێت كاك سعدي تسيري كم والله زوري لقدرهم حندم لي عقش تيكتو دانیشە دا و زڕپەیە چ بوو ايه كاك سعدي وەزعتان والله زور درما خوش كاك سعدي یا ڕەبی باش بێت زۆر پێم خۆشە ئەو دووەتان پێکەوە دێ و دەچن کورە گۆ برای یەکن لەبەر یەک ناستە دەرێ كاك سعدي او براما ئەدی امانيه اگر کراو گەورە اگر گۆشت هیچ بخۆن هیچ یەک ناشتێنی لە ئەنتیکە و کراویشتە وچی كراما وشيكا هەدی اري والله کاکە ئیشەڵڵاه بێکەوە نییە کاسبی دەکەن و سەرکەوتوو دەبن و مۆفەق دەبن خی بە قسەی من بکە قەت زەرر ناکە ئەدی بەجێ بکە بەجێ بکە بزان کۆڕێتان غەڵەت کردیا والله كاك سعدي هەواڵەکەم پێیە ئەگەر بزانی حەدنیە هەموو عالم دڵی پێ خۆش دەبیت چییە مەعاچاوە کورە لە مەعاز زۆر میوترە کورە ئەو هەواڵە بگەویشتە هەر گەڕەکەشی دڵیان شاد و بەختەوەر دەبی چییە دیارە گەڕەکەکە قیرتاو دەکەن دیارە سەوزایی زیاد دەکەن پارچی دروست دەکەن کورە پێم بدەن هەواڵە چییە کاک سعدی ئەگەر بێت و ئەو هەواڵە بڵاو ببیتەوە باوەڕتەبی تەلەڤیزۆن و سۆشال میدیا هەمووی دەزانیتن زۆر دیارە هەواڵە جیهانیە دیارە کێشەی دنیای حەل دەبی دیارە سین و ئەمریکا و ئێران و هەمیان لە سەیەک مێزی دادەنیشت و باوەش دەکەن هیچ فەرقی نییە ئەو هەواڵە کورە هەواڵە چییە ئەو هەواڵە شیرنی خوشکم رازی بوو مێر بەدامی بکە وەڵا دەدا با پێ چ پێ دەبێت دەهام پەشیمان بیتەوە شتی وایە کورە گوت بۆ هەواڵەدا خۆ دەبیت چ بیتن وامیم تا کردیا لۆ بەدەستە خۆتی پەشیمان بیتەوە شتی وایە بابا شیرین لە خۆی با بسی مێر دەشکە بکات داها پەشیمان بیتەوە گوت شیرینم ناوێت بە سوعبەتە وەڵا بەڕاست وانیە ڕایدە قسەوە وەرە بابم دەهام لۆ شیرنی خوشکم دەمرد ئەی کاچی من ئەو کاتی بوو ئەو کاتی وەڵام ئێستا شیرینی لەبەر چاو کات دەرێ لەبەرەوەی کەستا سەردانتان نەکردیە لەبەوەی حەسزنی ماوەکی زۆر لەوێ بوو عەزابی دیت هەدی کاچی بن دەستی ناحەزەک لەنە ئەو مەوزوعەی هەیە وەڵا زۆر ناسم ئیلا دەستی ناحەز لەنە ئەو مەوزوعەی هەیە وەڵڵاهی نازانم لۆ خۆ بڕۆ لەگە دەهانی قسەی بکەن ئەمن ئێستا دەچم لەگە داهامی قسەی دەکەم بەس کاک سعدی جێت لێبی ئەگەر بێت و ئەو هەواڵەوە نەبی بوختان بی بەگرا لە سەد ڕادەوەستی هەستا کورە هەستا بڕۆ نەدرێ هەستا یعنی بوختانی دەکەم بڕۆ لەکرد داهام قەسابی بڕۆن ئەو دەڕۆین ئەستا ڕای باڕۆین بڕۆ کورە هاتی تاکوێت هەزار ڕەحمەت لێبی ئەولادەکەت بە ئەولادان ناچی هەمیان وەچی خۆت غەریب حال کات مزەفەر بەجددی بەسە تا ئێرەم هات نیشا بۆ منە ینی بۆ منە ئەمە چییە مناڵێکی سەر جادە هاتووە پێتانەڵێ وەڵا نابێ شوکا بەبێژن ئێوە شەڵێن تەواو ئەوە مناڵی سەر جادە نییە باشیوە بگرە ئەوە بنەماڵەی حاجی قاسم شەربەچیە وەختی خۆی هاوڕێی بابم بوونە هەچ کاتێ ئەم بنەماڵەیە خەویان باش کەسە ببینایە خەوەکەیان ڕازەرچوو منیش ئەم کەسە قەت بە درۆزینی دانانم باگیان درۆەکە تۆ بڕۆی پێ شتیوانە کاک مزەفەر تۆ کەسێکی خوێنەواری تۆ کەسێکی مسەقەفی کاکە لەوەیە دۆست و دوژمن بێ کاکە من هەزار دوژمنم هەیە بە قوربان
یەک دنیا دوژمن منە کاکە لەوەیە کاتی خۆی کوڕێکیان شتێکیان پێویستی بە ئیمزایەکی من بوو بێ نەمکرد بێ کاکە من واستەم نەکردووە بۆیان ئاوا دوژمنایەتیان لەگەڵم کردەوە ئایانەوەی نیشا لە من کرد منەوە نازانم کاک مزەفەر بەیانی زوو ماڵەوەمان هەمووی دێنم و دێمە داوای نیشا بابا ئەوە خەولی بە بابمە بینیوە من نیشە نادەم بە تو دە باوکە لەوە باشتر لەم هەفتەیانە پێشەوە بۆ نایڵی ژمارە و کوڕم دەرێ فەرموو خۆ تاکیدی لێ بکە شاگرد دەواز بێنە کاکە توش هەزار مشکی لە بوومە لا حول ولا قوة إلا بالله ئیشمە ئیش بۆتانەکەمەوە ئیشمە ئەوەنە تەلەفۆن مەکەن ئەو کوڕی باوکی خۆیەتی پیاوە با جواب داتەوە ئەگەر خەڵتان خوێنی نەکرد بزانە جواب ناداتەوە ئەترسێ ئێخۆ دوای بۆ مەکاتەوە بەخوا بەشا بە دەری بکەم کاک مزەفەر ئەم بابەتە لێرە کۆتایی پێهات نیشا بۆ منە بێ هیچ ڕێگریەکی ترشم ناوێت ئەوە تۆ لە ماڵەکە من دەست بەرزەکەیتەوە باوکە ئەسە بڕۆ دەرەوە باوکە تخۆی لە ئاسۆ نیشا بۆ منە بێ باوکە باوکە وای لێرەکە ئەزانم لێم عاجزی بەڵام هەریە دایگیان بە قوربانی و فرمێسکانە و بم باشە سێرم کە دڵیە لە کچەکە و عاجز بی بە قوربانە بم دایگیان من ئەمرم تۆ ئاوا عاجز بێزانی سێرم کە دایگیان ئەڵم داوای لێبردنە لێ یەکەم من شایانی ئەوەریم ئێوام لێ بکەن دایگیان من داوای لێبردنە لێ یەکەم ئەزانم من خەڵەت بووم کاکیشم خەڵەت بوو بەڵام دایگیان ماڵەکەی من بە تۆ ئاوەدا نازانی تۆ نازی دایکایەتی نازی باوکایەتی واوە بە ئێمە یعنی ئێمە ئاوا بێسمەت بین بەرامبەر بە تۆ ئاوا ئەو لە ئێمە چاوەڕێیەکەیت زۆر دڵتان شکانە بە قوربانی و فرمێسکانە بم باشە ئەجا خۆتەزانینەوەکە و لە هەموو کەس زیاتر پێویستی بەتەوە بێوەنیا ئەبێ بێتەوە بۆ ماڵەکەی من قەت نایەمەوە ماڵی تو تاوە دایگیان ئەو قسەیە مەکە خۆتەزانی من بەبێت تۆ هیچ نیم تۆ هەر ببێتەوە بۆ ماڵی ئێمە ئەجا دایگیان ئەزانم بە تەمام و دڵمە حازەکەی بۆ ئێوارە ئەبێ بێتەوە بۆ ماڵی ئێمە و لەگەڵ ئێمەیان نامخۆی نایم شتیوانە دایگیان بە سەعەتی ئەڵێم ماسیەکی گەورە بۆ بێنێ ناهاتم بەزیتر ئەوە زۆر تەکلیفەکەی بۆ یەکە دە باشە با بڕێن دایگیان وتت چی هێنێتەوە؟ وتم ماسی بۆ ئەهێنێتەوە سعدیگیان دە باشە بەزیێجارێدەن چی بڕێ بە سەلەمۆن بێ سەلەمون هەردوو سەلەمون بەسەر هەردوو چاوم تۆ پێشکەوە با بڕێ دایگیان